خۆشەویستان لەو کاتەوە دەگەڕێم لە دوو چایەکی سەر ڕەژوو لە کۆتاییدا دیتمەوە بەرنامەی شەیمای بێت چای سەر ڕەژوو ناپی. سەلام عەلەیکوم. باش کاکە جان ئەحواڵە؟ ماندی نەبی؟ سەلامەت بی یاخوا تەندروستیت کوا؟ هەمووشت باشە؟ وای بە زیاد ئینشاڵڵا هەمووشت باش دەبیت. لەو کاتەوە دەگەڕێم لەو ڕێ هەتا چایەکم دیتەوە قسمەتکە نەچوو بوو. ئەچوو کوی باشی؟ زانم ڕۆژانە سەعات چەندێ ئێرە دوکانی دەکەیەوە؟ بەخوا ئێمە ئێستا هاوینە هاوینە دەوری سەعات 4 5 ئەو وەختانێت وەخت چاو خواردنەوەیە. بەخۆم بەرنامەکە بەیانیان دەڕۆیشتم لە بەرنامە بەس ئێستا گوتم هاوینە بەخوای دوکان دێ با بکەمە ئێوارە بەرنامە. چایەکی خۆشم لە بۆ تێ دەکەی؟ دێڵە با چایەکی خۆشی سەر ڕەژووی لە بۆم تێ بکە زۆر خۆشە چای سەر ڕەژووی. ئەو لۆ تامی فەرقی هەیە؟ وەڵا لەبە بۆنەکەیەوە ئاگرەکەیەوە حتما غاز شتەکە نا لێ ڕاتم وەیڕۆ حتما غاز شتەکە شەکر ئەی وەڵڵا چای غازی چەند دەسووتێ کابانەکە ئاگای لێ نامینێت میوانێک بێتن مراکە چکە لەسەر دەکاتەوە؟ وەڵڵاهی ئەمن وا ناکەم ئەمە 2 ساعت جارێک نوێ دەکەینەوە لێرە؟ خەڵک زۆر دێ مەسەلەن ئەوەی بکات چای بخواتن لابدار لە دوکانەکەت؟ خەرچی زیاتر کورد بەعام چاخۆرم. ئەرێ وەڵڵا جامە چەند چاخۆرم وەڵڵاهی لەوانە لە بەرنامە هاوین زستامی ئەوان هەر چاخۆیان هەدەخۆنەوە. ئەو کورسی مێزە زۆر جوان بوو لەولای بچین دابنیشین دەوەرە دەستیشم نەسووتێت خوا ئەو چایە گەرمە دایتە من بەو هاوینە گەرمەی خوا زۆر جوانە جێیەکەشت زۆر خۆشە کاکە. سەلامەت بی یاخوا بزانم ئەو شتە جوانانت لە چێ هینایە بە خۆت کردیتت؟ سێ بە شەشاکانی ئەلیرانە بەخۆم دروستم کردیان. بە خۆ دروست دەکەی؟ مەسەلەن چ بە خۆ دروستت کردیا؟ مەسەلەن ئەو دارانەیە داری دیکۆراتە ئەو دارانی لە سیدانیشتنێ؟ بەرە ئیدانیشتنەیە مێزە عینەن بەرێ کورسی مێزە دیکۆراتی ناومارەیە ئەو شتانە دروست دەکەم. هەمووی بە خۆت دەکەی؟ مەزرعە و شتی یا ڕەبی لە ساغ بیتە لێرە هیچ نمونەکەیە تەماشای بکەین؟ شتی زۆر جوان هەیە لەو تەقیمەم هەیە تەقیمە و چی دیکە مەسەلەن چیکە دروست دەکەی؟ ساعتی دیواری هەیە عینە بەداری دیواری چیکە؟ وەڵای شتم زۆرە دیکۆراتی دیوارشتم زۆرە. ئیمارە و مەزرعی چی مەزرعان دەکەی مەسەلەن؟ کورسی مێزی دروست دەکەم. باخچە و شتیان لە بۆ چا دەکەی ئەوانە؟ داری تەبیعی هەمووی بە داری تەبیعی دروست دەکەم. چێ دەینێ ئەو دارانە؟ ئەو دارانە دەکڕین زیاتر دەکڕین. لە چێن دەردەکڕی؟ مەسەلەن کابرا هەیە مەزرعی داری لێ شک بوو ئەوانەیە تەلەفۆن لۆم دەکەت ئەو دارە دەفرۆشتمەوە یان وەرە لە کۆرم کەم هەم ئەو ئیسفادەکەی ئەوە توش ئیسفادەی لێ دەکەی. ئەی زۆر باشە بزانم گەشتیار زۆر بێرەدا دێتن مەسەلەن شتەکان لێرە دەفرۆشی وەریا؟ لێرە دادەنی؟ یان شوێنێکی تایبەت نییە گەر شتەکانی خۆتی لێ ببەیەوە؟ ناوەڵ هەمووی ئێرانە. چەند ساڵ دەستە و ئیشی کردیەوە ئیشی دیاری؟ بە خۆت حەزت لێ بوو فێر بووی کۆ و ئیشی ئالوود مایتەوە؟ ناوەڵ هەر بخۆم یعنی حەزم لەوە عاشقی و دارەوە عاشقی دار و شتی دار و بار و ئیشی دەستی؟ ئیشی دەستی یا ڕەبی لەش ساغ بیتە گوتە ساعات 4 دێمە ئێرەوە نییە هەتا چکەنجە لێرە دەبێت؟ هەتا دەوری 12 یەک ئەوە هەتا زادە قەرەبارق بی لەگە جاری داینەوەش هەتا زادە قەرەبارق بی لێرە دەبی یا ڕەبی لەش تا سابی جێیەکەشتان زۆر زۆر جوانە. غەزەلۆ نەچینە دەکەم شایەکان کرد زانستان هەیە با چایەکەش لەگەڵ خۆم بیدم تخۆ. چایەکەش زۆر ئەدوت لە مایکەکەی بگرە یاڵە بزان چە هەیە چ دروست کردیەوە؟ ئەو دارانە ئێستا هەرێک شتیش بەکار. داری چییە داری چە؟ دار بەڕوو هەیە دارجیز هەیە دارجیز و دار بەڕوو لۆ گۆشت و تەقتەقی مشتوا دەبێت. ئەنی سەوانە تەختەقیمەنە؟ بەر ئەوانە تەقتەقیمێ بەکاردێنێ ئەوە دارتووە داری توی؟ دارتوو دارتوو بڕک ئەوانە دارجیزن ئەوانە داربینە ئەو لە جوانینەها دەستێن سافکراینە هەمووی سافکراینە. بیانە ئەوانە لە جوانینە؟ لە جوانینەوەە. ئەدی کامیان دەتە تەختەقیمە چێش تەختەقیمە چێش؟ تەختەقیمە ئەو لێ لەمدانەیە دار بەڕوو. دار گەلێک جوانە دەزانی؟ بە زۆرشی دەوێت هەتا چا دەکەی زۆر زۆری دەوێت. کامە ئەوەیە؟ ئەوە گۆشتی لەسەر ور دەکرێت؟ بەری ئەم خەفیفە لە ماری دەبی بەس ئەگەم تێ لۆ ئەوەی لۆ قسابان لۆ قسابانش ئەو نوعانەمان هەیە دەبێ ئەو گەورانە ئەبێ گەورانە ئەدی قساب ئەدی ئەو بەتوندی لێ دەن دەرینەوە؟ ئەوە گۆزنەوە گۆزە ئێرانی دروست دەکرێت لەوێ دەدەینێ
خۆشمان هەیە سادێ بالضبط. ئەدێ و ئەوانەی ئیش چکە خۆمان هەیە لە ژۆرەیت نییە؟ والله ئیشەکان کەمە هەموو فۆلکلۆرینە بە خۆشی شتەکان دروست دەکە یەکسەر لێرە دایدەنێ جاری وای دەکردمەوە ئیشتش دەبینم کە پێت غەریبە جوانە. غەریبە دەکردمەوە لێرەدا دەرێن مەسەلەن سۆبێ قەدیمەکانە فانۆسە علاوەدین هەموو قەدیم هایتە. جوان بوو هایتە ئەرێ. ئێدە باشە ئەرێ. ڕامی لە شستاوی سلام. تەرماندینێ بێ مەمنون. تاکەش بەڕاستی بەتاو عافێتی بێ. تا ئێستا ڕۆژی بەخۆی زۆر زۆر یا خۆشە خۆ بەخێر دەستەکان خۆشبی زۆر زۆر سپاس دەکەم بەجە بام چاکەم خۆ یا خۆ بەخێر سەلامەت بی یا خۆ مەمنون. خێر.